دەستپێکی یەکەم زەنگی خوێندنی 2015-2016 لە شاری کەرکووک هاوشەوەی ساڵانی ڕابردوو بە کۆمەڵێک کێشەوە دەستی پێکردو تا ئێستا ئەو خوێندنگانەی کە بە مەبەستی نۆژەنکردنەوەیان ڕوخێنراون دروست نەکراونەتەوە ژمارەیان 40 خوێندنگەیە. لای خۆشەوە وەزارەتی پەروەردەی عێراق بە بڕیارێک بەهۆی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆلێرەوە خوێندنی سەرەتایی تا 18 مانگی داهاتوو دواخست. ئەگەر ساڵانی ڕابردوو پەروەردەی کەرکووک کێشەی 2 داوامی و 3 داوامی هەبوو بێت ئەوە بۆ ئەم ساڵ لە خوێندنگەدا 5 داوامی تێداکرێت. ژمارەی خوێندکارانی بەشی خوێندنی کوردیش بۆ ئەم ساڵی خوێندن زیاتر لە 170,000 خوێندکارە و بەسەر 832 خوێندنگەی سەرەتایی و ناوەندی و دوا ناوەندی دابەشکراون. جێداخە یەک قوتابخانە چاک نەکراوەتەوە و نەک کێشەی 2 داوامی ئێمە ڕازین بە کێشەی 2 داوامی تەنانەت 3 داوامی و 4 داوامیشمان هەیە. من قوتابخانەم هەیە 5 قوتابخانە تێدا دەوامەکە بەوەی کە 4 قوتابخانەی بەیانیان بڵین خوێندنی بەیانیانە لەگەڵ ئەوەشا قوتابخانەیەکی مەسایی هەیە شەوانی شیتایە. ئەمە تەبعاً کێشەی زۆری دروست کردووە. زیاتر لە 5 ساڵا خوێندنی کوردی لە پەروەردەی کەرکووک داوا دەکات لە ڕووی ئیداری و تاقیکردنەوەکانەوە بخرێتە سەر وەزارەتی پەروەردەی هەرێم، چونکە لە ڕووی پرۆگرامەکانی خوێندنەوە سەر بە هەرێمی کوردستان و لە ڕووی ئیداری و تاقیکردنەوەکانیشەوە سەر بە وەزارەتی پەروەردەی عێراقن. ئەوەش زیانی بە خوێندکاران گەیاندووە لە کاتی دانانی پرسیاری تاقیکردنەوەکان و پشکنینی وەڵامی خوێندکاران. هەموو ساڵی هەنگاوی بۆنین و هەموو ساڵە کۆمەڵە کۆنفرانس و کۆنگرەی بۆ بستین و کۆمەڵی داواکاری پێشکەشی وەزارەتی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین وەزارەتی پەروەردە تا کەستەی جەنگاوێکی بۆ نەنراوە و کۆمەڵی وعدە درێ و کۆمەڵی ئیشی بۆ کرێ و کۆمەڵی شتەکرێ لە کۆتایی ساڵە عینە لەگەڵ حکوومەتی عێراق زەنگەکە لێ دێن وەکو ئەمڕۆی بین. لە دوای پرۆسەی ڕزگاری عێراقەوە کاتێک کە بەشی خوێندنی کوردی لە پەروەردەی کەرکووک کرایەوە لە سەرەتای دروستبوونیەوە ئەم بەشە کێشەی جۆراجۆری هەبووە و بەوتەی سەرپەرشتیارانی ئەم بەشە بەغدا و هەولێر هیچ هەوڵێکیان بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە نەداوە کە دیارترینیان پاراستنی ئەو خوێندنگانەیە لە کاتی داوامی ئاسایی، چونکە بە بیانووی کەمی ژمارەی پۆلیسەوە پاراستنی خوێندنگاکان پشتگوێ خراون. ڕۆکان جاڤێنارتی، کەرکووک.